ڕەخنەکانی قبوڵە جوڵانەوەکەیم هەرچەنە پۆپۆلیستیە بە هەبێ کێشەمان نییە بەڵام خواردنی پارەی خەڵک و ئیهانەکردنی خەڵک بەوەی کە درۆی لەگەڵەکەیت ئەمە تاوانە یەکێتی نیشتیمانی کوردستان و هەنێک لە حیزبەکانێکە کە ئەمان لە کاک شاسۆر قبوڵە کرد زیرەکیان بوو ئەمە فێڵیان لێ کرد کاکە سەفی کاتێک کە پارەی کارەبا ئەم شتانەی نایە ئەوەی کە من ویستومە لەسەری وەستان تا قەرزەکان زۆرە بێ ئێستا بچوون بۆچی بۆچوون لەم کاتەیە قەرارەکە سیاسی دووبارە ئەمە فێڵ بوو بەڕای من یعنی فێڵیان لێ کرد بە شێوەیەکی سیاسیانە هەڵبژاردننی عێراقە ئەمە لەبەر ئەمە ئێستا ئاینوێت دەنگی چی ناڕازی لە سلێمانی بەهێز کە بکەن ئەمە سیاسیەکەی لە ڕووی یاساییەکەوانێ بەڵێ کاک شاسۆر بەڕای من شتەکان دیارە